ڕۆژەی بایدن لە کەرکووک بوو چی ڕوویدا؟ بۆچی بایدن بە تووڕەیەوە کەرکووکی جێهێشتووە؟ ڕۆژەی جیاوازی کورد و عەرەب و تورکمان بۆ داهاتووی کەرکووک چی بووە؟ بایدن لەبارەی ئەنجامدانی ڕێفراندۆم چی بە بارزانی وتووە؟ جۆ بایدن کە لە کۆتایی ساڵی ڕابردوو بۆ پۆستی سەرۆکی ئەمریکا هەڵبژێردرا بەو پێیەی ناوبراو وەک سیناتۆر و وەک جێگری سەرۆکی ئەمریکاش لە سەردەمی ئۆباما گرنگیەکی تایبەتی بە مەلەفی عێراق داوە. هەڵبژاردنەکەی ئومێدی ئەوەی دروست کردووە بتوانێت لە چارەسەرکردنی دۆخی عێراق ڕۆڵی زیاتر بجێڕێت. جۆ بایدن لە ماوەی لە ئەرکدابوونی چەندین جار سەردانی عێراقی کردووە. یەکێک لەو سەردانە سەرنجڕاکێشانەی کە بۆ عێراق کردوویەتی سەردانی بووە بۆ کەرکووک. لەو راپۆرتە وردەکاری گفتوگۆکانی لەبارەی کەرکووک و ئایندەی نێوان کورد و تورکمان و عەرەب دەخەینە ڕوو. جۆ بایدن لە کانونی دووەمی ساڵی 2009 وەک سیناتۆر و کاندیدی جێگری سەرۆکی ئەمریکا بە مەبەستی گوێگرتن و پێدانی ئامۆژگاری بنەتەوە و ئاینە جیاوازەکان سەردانی کەرکووکی کرد. لە کۆبوونەوەکە کە لە فڕۆکەخانەی کەرکووک بەڕێوەچوو هەریەک لە عەبدوڕەحمان مستەفا پارێزگاری ئەو کاتی کەرکووک، وەڕاکان سەعید جێگری پارێزگار، ڕێبوار تاڵەبانی جێگری سەرۆکی ئەو کاتی ئەنجومەن بەشداری کۆبوونەوەکەیان کرد. جگە لە نوێنەری پێکاتەکانی کەرکووک بە گوێرەی زانیاریەکان بایدن بە نیگەرانیەوە پارێزگاکەی بەجێهێشتووە. کاتێک هەستی کردووە بۆ چوونی پێکاتەکان بۆ ئایندەی پارێزگاکە لە یەکترەوە دوورە. ئەو لە کۆبوونەوەکەدا وتوویەتی ئێمە داواکارین ئێوە بگەڕێنەوە بۆ ڕابردووتان کە بە ئارامی ژیاون. دەمانەوێت ئێوە لەسەر بەرنامەیەک بۆ کەرکووک ڕێککەون و ئێمەش لەگەڵ حکوومەتی عێراق قسە دەکەین و هاوکارتان دەبین. ئەمە بە گوێرەی وتەی ئەحمەد عەسکەری ئەندامی ئەنجومەنی پارێزگای کەرکووک کە بەشداری کۆبوونەوەکەی کردووە. بە پێی راپۆرتێکی کەرکووک ناو ئەو بەرنامەیەی نوێنەری پێکاتەکان لە کەرکووک لەسەر داوای بایدن پێشکەشی جۆ بایدنیان کرد. ناوەڕۆکەکەیان لێکەوە دوور بوون. کورد داوای دەکرد کەرکووک بە تەواوی بخرێتە سەر هەرێمی کوردستان. عەرەب بە خاچی عێراقیان دەزانی و داوایان دەکرد هەروەکو خۆی بمێنێتەوە. هەرچی تورکمان بوو ئەو کات پێداگیری دەکرد بکرێت بە هەرێمێکی سربەخۆ. بەمەش بایدن لە یەکنەگرتووی پێکاتەکانی کەرکووک نیگەران بووە. وتوویەتی ئێمە عێراق جێ دەهێڵین. ئەو کات ئەگەر دیکتاتۆرێک لە سەدام خراپتریش بێت حەقمان نییە مادەم ئێوە پرۆژەیەکتان نییە بۆ پێکەوە ژیان. جۆ بایدن فشاری خستە سەر مالیکی بۆ ئەوەی بەپێی پلانەکان بڕوات و سەردانی هەرێمی کوردستان بکات. هەروەها فشاریشی خستە سەر بارزانی کە ڕێفراندۆم دوا بخات و داوای لە هەریەکێکیان کرد بوەستن لە باسکردنی یەکتر وەک دوژمنی ئاشتی. وەک نیویۆرک تایمز لەسەر زاری قوبات تاڵەبانی گواستوویەتیەوە کە ئەو کات نوێنەری حکوومەتی هەرێم بووە لە واشنتۆن. بایدن ڕایگەیاندووە ئەنجامدانی ڕێفراندۆم بێهودەیە بەوەش دەری دەخات کە ناوبراو لەگەڵ پرۆسەی ڕێفراندۆم نەبووە و بارزانی لە مەترسیەکانی ئەو هەنگاوە ئاگادار کردووەتەوە بە تایبەت لەسەر کەرکووک. ڕاکان سەعید پارێزگاری کەرکووک بە وەکالەت ئەو کات جێگری پارێزگار بوو. بە جۆ بایدنی وتووە تۆ هەر ئەو کەسەنیت کە پرۆژەیەکت هەیە بە ناوی پرۆژەی بایدنەوە کە دابەشکردنی عێراق بۆ سێ ناوچەی کوردی، شیعە و سوننە دەبینیەوە. لە وەڵامدا بایدن وتوویەتی ئەوە میدیاوان پێ دەڵێن بەڵام ئەم پرۆژەیە من خاوەنی نەماوم و بووە بە پرۆژەیەکی ئەمریکی بە ناوی منەوە لە ئەنجومەنی سیناتۆرەکانی ئەمریکا لە ڕەفەکان ماوە و 75 دەنگی لە کۆی 100 دەنگ بەدەستێناوە. ئەو پرۆژەیە چارەسەرێکی باش بوو بۆ عێراق. محەممەد کەمال ئەو گفتوگۆیەی نێوان ڕاکان سەعید و جۆ بایدنی بۆ کەرکووک ناو جێراوەتەوە. تا ئێستا دیار نییە سیاسەتی بایدن بەرامبەر عێراق چۆن دەبێت، بەڵام ئاماژەکان بۆ ئەوەن فشاری زیاتر بخرێتە سەر عێراق و هەرێمی کوردستانیش بە ئاراستەی چاکسازی و ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی، ئەویش بۆ کەمکردنەوەی مەترسی تێکچوونی دۆخی ئەمنی بەهۆی خۆپیشاندان و ناڕەزایەتیەکانی خەڵک و گەنجان بە تایبەت.